وەزیری پێشووی کشتوکاڵی هەرێمی کوردستان ئەو ئۆتۆمبیلانەی بۆ ڕایکردنی ئیشوکارەکانی وەزارەتەکەی لەلایەن حکوومەتەوە پێی درابوو ڕادەستی وەزیری تازەی کشتوکاڵی کردەوە. عەبدولستار مەجید ئاشکرای دەکات لە دوای نەمانی کۆمەڵ لە حکوومەت داوای لە ئەنجومەنی وەزیران کردووە کە ئۆتۆمبیلەکانی لێوەربگرنەوە، بەڵام لەبەر ئەوەی وەزارەتی کشتوکاڵ هیچ وەزیرێکی نەبووە وەڵامی داواکاریەکەیان نەداوەتەوە. دەشڵێت ئێستا یەک دەرزی حکوومەتم لا نەماوە. لە ڕابردوودا ئەم وەزارەتە بێسەر و خاوەن بوو. بەڕاستی چاوەڕێ ئەوم کردووە کە وەزارەتەکە خاوەندێک و بەرپرسێکی بۆ پەیدا بێ. دەنەها لە زوو من داوام لە ئەنجومەنی وەزیران کرد کە من بەهۆیەوە کە وەزیری کشتوکاڵم دوو سارم لا بووە، ئەو سارانە تەسلیم دەکەمەوە. دیارە ئەم دەور و تەسلیمە نەکراوە بەڕاستی و هیچ نامەیەکی ڕسمی بۆ من ڕەوان نەکراوە، هیچ تەکلیفێکیش لێ من نەکراوە و پێشم نەگوتراوە بەڕاستی، بەڵام بۆ خۆم بە دروستی نازانم ئەم ساران لای من بن، چونکە مڵکی گشتیە. ئەمن بەهۆیەوە کە وەزیری کشتوکاڵم لامە بۆیە ئەم ئەو سارانم ئێستا هێناوەتەوە و تەسلیمی جنابی بێگەردخانی دەکەم. بۆیە من لێرەوە هیچ بەڕاستی دەرزیەکی حکوومەت و وەزارەتی کشتوکاڵم لا نامێنێ. عەبدولستار مەجید وەزیری پێشووی کشتوکاڵ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بە جددی کار بۆ گەڕانەوەی مڵکی گشتی بکات. دەشڵێت ئەو کارەی کە کردومە بۆ مزایدەی سیاسی نییە، بەڵکو بۆ ئاسوودەکردنی ناخمە. هیوادارم حکوومەت بەڕاستی جددی بێ لەم قەزیانەدا و ئەوەش بە حەقیقەت نە مزایدەشە و نە بۆ ئیحرازکردنی هیچ کەسێکیشە. ناخی خۆمە بە دروستی نازانم ئەوە کە مڵکی گشتی لایم بمێنێتەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کابینەی هەشت دوو وەزیر و سەرۆکی دەستەیەکی پێدرا بوو. لە دوای نەمانی کۆمەڵ لە حکوومەت تیمە وزارەکەی کۆمەڵ ئەو کەلوپەلانەی بۆ ڕایکردنی کارەکانیان کە هاوشێوەی وەزیرەکانی تر پێیان درابوو ڕادەستی حکوومەتیان کردەوە. پێیان وابوو کە ئەوانە مڵکی گشتینە و ناکرێت بۆ شەخسی بەکاربهێنرێت. ئەمە لە کاتێکدایە بەشی زۆری وەزیرەکانی تر تا ئێستا هیچیان نەگەڕاندۆتەوە بۆ حکوومەت. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی هیچ کاتێک ئامادەنینە لەسەر حیسابی میلەت و مڵکی گشتی گیرفانیان پڕکەن و خۆیان لە خەڵکی ئاسایی جیا بکەنەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.